خۆیش چیم دیمی دی حسینە ئەو هونەرمەندە لاوە جوانە مەرگە ئێستا بوو بە جوانە مەرگ ناوی ئالان بوو کە دوا ڕۆژێکی زۆر ڕوونم لێ بەدیە کرد من تەکلیفم لێ کرد بێت چوارشەممەیەک لێرە بەشدا بێ لەگەڵمانە زۆر بەداخەوە وتی ئەم شەو دوای ناهەنگمە لەگەڵ کاکچیم دیا و بەیانی سەفەرەکەم تەمەەن سەفەرێکی بۆ ناو ئیجا بۆ ناو ئەو خاکی کە چەند ساڵە تورکیا چەندین ڕۆڵەی لەناو بردین ئێستاش ئیجاوە نیوەی گەنجان و لاوانی وڵاتەی بەم شێوەیە هەمووی بەرەو چارە نووسێکی نادیار برد ئالان چۆ لای ئایلان ئەو ئایلانی کە دیسانەوە دۆزی کوردی بەدنیا ناسانەوە لەبەرەوە من پێم باشە ئەمڕۆ دقیقەی بۆ جانی هەموو قوربانیانەی دەستی بازرگانە مافیاکانی سیاسیە مافیاکان سیاسیە بازرگانەکان ئێمە بۆی ئەم ئاهەنگانە بەردەوامین ڕەنگە بپرسن دوێنێ و کۆچانە و هەموو قوربانیە ئەوان دەڵێن ئێمە قەیران بە قەیران چارەسەرەکەین ئێمە قەیران بە مۆسیقا چارەسەرەکەین حکوومەتێکی خوێنڕێژێک و سەدام 8 ساڵ لە حەربا بوو یەک ڕۆژێک فیستیڤاڵ یەک میهرەجان یەک میهرەجانی شان و یەک میهرەجانی گۆرانی مۆسیقا نەوەستا لە وڵاتە گەورەیە بەڵام ئەمان بە 1 ساڵ بە 2 ساڵی قەیران ئەوەی کە ئێستا حسابی بۆ ناکەن هونەر و مۆسیقایە تاڵمەنەوەن بە شێوەی لە شێوەکان هەموو ئەمانجەکانی داعش و داعشبیرەکان و تاریکپەرستەکانیان جێبەجێ کردووە چکە داعش ڕووکاتە هەر شوێنێک ئەوەی کە پێڵێن داعش ئێستا و ناوێک سێرە داعش تاریکپەرستەکان توندڕەوەکان ڕووبکەن هەر شوێنێک وەکو بینیمە لە مووسڵ پێش هەموو شتێک پەیکەرەکان و مۆزەخانەکان و هونەر و شان و ئەبینین چۆن ئاهەنگێک سازەکەن عود دەگەشێنن هەمویان زۆر دڵیان خۆشە ئاهەنگی ئاهەنگی ئەعدامکردنی عودێک ئەوەنە بەلایەنەوە کفرە ئێمە لەبەرەوە ناوەستین چوارشەمان هەر بەردەوامین بۆ مەرجی ئایلان و ئالان و هەموو جوانە مەرگی لە هیجای ڕۆژانە هەندێکیان جەنازەکانیشان نادۆزێتەوە ساتێک بە پێوەوەستین بە بێدەنگی تکایە سپاس بە هەمووتان بۆی بزان کە ئێمە مەرجی ڕۆڵەکانی خۆمانمان لە بیرە هەندێک لە کۆمنتا بۆیان نووسیونیەوە هەر بەردەوامن بەڵێ ئێمە هەر بەردەوامین ئەوان تەڵەن بە تاریخەوەی نووسیەوە بەردەوامن بەڵێ ئێمە بەردەوامین ئێمە نایڵین ئامانجی داعش و داعشبیر و تاریکپەرستەکان بێتە دی هونەر نایڵین بوەستێت هەر لێرە مژدەشتان ئێمە 11 لە هۆڵی تەوار یادی 30 ساڵەی دامەزرانیم کافتەیەکەینەوە لە ڕێگەی فیلمێکی دوکۆمنتاریە و ئەستەر جەمە و کار و چارەشایین لێرە ئەنجام دیراوە نمایش شەکرێ و ڕێزێنان بۆ هەندێک کەسی تایبەت لەوێ ئەنجامەین کەوانی کە دڵسۆز بوون و ئەو خۆبەخشانی کە هەمیشە لێرە ئەمڕۆ زۆر سپاسیان دەکەم کە وتمان ئەو ئاهەنگە سازەکەین ئەو هونەرمەندە دەنگ خۆشانە سەر جەمستاوی کارکردن لێرە لە کامێرەمان و مۆنتێر و هەموو برادەران ڕاگەیەنکارانی کە لێرە بە خۆبەخش ئامادابن ئەو کلتورەماندایانە بەبێ دەرخستە بەبێ پارە بەبێ مکافە و پاداشت نانێشتە هونەر یەک ڕۆژ بوەستێت سواسیانەکەم بەخێر بێ هونەرمەندە خۆشەویستانە سەرەتا هەروەکو سۆز و وەفایەک بۆ ئەو جوانە مەرگانە و ئەو هەموو قوربانیە برادرانی مۆسیقییان خۆش بوو بە تەکنەوازیەک و پارچەی مۆسیقا دەست پێ بکەن سواسیانەکەم
دەستان خۆش بێت کاتێواتەوە هونەرمەندە خۆشەویستانتان پێ بناسیێنم کاکە هەڵۆ ئازوو کەمانچەی بەتوانا و گەنجێکی لێ هاتوو کاکە نەجمەدینی خۆشەویست هونەرمەندی دەنگ و جوڵاڵی گۆرانی بێژێم ڕۆمامیوان کاک ئازاد کەلهۆڕی کە ژەنیاری تار و سنتور و زەڕب و کۆمەڵێک ئامێرە و مامۆستای وتنەوەی گۆرانیشە بۆ زانیاری تەناوانی کە خوازیارن فێری مەقامات و گۆرانیوتن بن لە سەنتەری گەنجانوانە بێژە و خۆشی خودی ڕاهێنانی هێلێرە کاکەریبان بەزەڕ بەژاری کردووە جێ خۆیەتی بە خەرەتنی گەرمی هونەرمەندی دیارینی ئەم شارە هونەرمەندی دەنگ خۆش و هونەرمەند و هاوڕێ دیارینمان کاکە مستەفا ڕەوف بکەم بەخێر بێت کەمڕۆ لێرەیە چەپ لێ بکە کاک مستەفا دەمێکە غایبە بەم زوانە بە دیداری شادە بین لێرە کاکە پەروەجاف هونەرمەند و دەنگ و جوڵاڵ و گۆرانی بێژینە خۆش هونەرمەندی دیارینی هاوڕێ دیارینی مناڵیم کاک پەیکان یەکێک لە دامەزێنەری تیپی مۆسیقای مناڵانی بێخود لە سەردەمە زێڕینەکانە ئەوانی کە سرودەکانن بۆ مامۆستا ناسڕۆوان تۆمارکە جاری پێشوو لێرە نمایشمان کاکە نووری بەخێر بێت هەمووتان بەخێر بن بەزەوە هونەرمەندانە حەزم کرا ئاماژەوە ناوەکانیان بم ئەوەی کە بیرن چوو بێ داوای لێبوردنەکەم کاتێوە هاتووە چۆن بە قەیران دڵمان شەق پێبە نێمەش بە مۆسیقا دڵیان شەق پێبەرینەوە کات گوێبستی چەند گۆرانیی خۆش بین بە دەنگی جوڵاڵی کاکە ئازاد بەهێمنی گوێیەگرین تایە يلا
سەمای ماسیە سرکەکان لە شعرێکە باسی دادپەروەریەکە لە کوردستان دادپەروەری منوای بۆچم کە شعرێکی بەناوی بڕیار لە کوردستان دوای کوشتنی 4 سنەوبەر 5 ساوەڕمار دەستگیر کران حەزەکەم دوای خۆی بەتان بخوێنێتەوە من ڕەنگە وەکو خۆی نەیخوێنمەوە لە کوردستان دوای کوشتنی 4 سنەوبەر 5 ساوانبار دەستگیر کران باش دادگایی وردبوونەوە دادوەرەکان بڕیاریاندا تەور و مشار ئازاد کران جۆگە و باران و هەتاویش بە سێدارە سزادران کاک دکتۆر ئەمین هەتا کاکە ئازاد پشوێکەیە حەزەکەم خۆی بێت تێرێک شعرتان پێشکەش بکات دەبم بە قولافی تەشی و لەگەڵ پەنجەت دەکەم وازی یا دەبمە تاکەی گردانە و بە گەردنت دەبم ڕازی شانازیە لە دار بدرێم بەگوێتەوە وەکو گوارە جەستەی شلم سەما بکە لەگەڵ لەنجەت وەک کۆلارە کێ توانێ وەک ڕوخساری میمکەتەلە 27 ساڵ پێنەکەنێ کێ ئەتوانێ کە ئافرەتێکی ڕەشپۆشی بە جێماوی ئەنفالی دی دەست لەسەر سنگی دانەنێ کێ ئەتوانێ کە چیرۆکی نوگرە سەلمانی خوێندەوە کڵپەی گریان لە دەرونیا تاو نەسەنێ کێ ئەتوانێ لە خەونیشدا جوێی لە قیژەی ناو بەنگەڵەی تۆپزاوا بوو ڕانەچەنێ کێ ئەتوانێ وەکو شێرکۆ ئاوازی ئەنفال بژەنێ کێ ئەتوانێ بەڵام بۆتە پەردەپەیژە و ڕێچکەی تۆنی سێتارێ بەڕیشەی ناز کەمەی سرم تەژیەکە ئازارێ بە ئوچی سوراوی لێوت کەوانی زمانم سازە گەروم بۆتە باڵەبان و سۆزی ئاوازی ناوازە هاوێنەی دڵوا هەڕێی کرد لەگەڵ سەمای دەبزنجارێ چۆپی کێشانی فرمێزگە نۆژداری دڵان هاوارێ خونچەی دەمەد ماسترۆیە و بە بزەیەک تاوەسەنێ عەشقی منیش موزیسیانە و هێمای نیگای تۆژەنێ خۆشەویستم ئەزانی چەند خۆشم دەوێ بڕوا بکە زیاتر لە خۆم من ئەوەندە هۆگری تۆم بە ڕۆژ دەبم بە سێبەر و بە نهێنی لە دوات دەڕۆم شەویش لە نێو ژوورەکەتدا لە ژوورسەرت دەسووتێم و دەبم بە مۆم
بشنو از نی چون حکایت میکنم بشنو از نی چون حکایت میکند و از جدایی ها شکایت میکند که از نیستان تا مرا ببریدن که از نیستان تا مرا ببریدن داد از نفیرم مرد و زن نالیدن ای خدا سینه خواهم شر شر اسفراب تا بگویم شر درد اشتیاق تا بگویم شر درد اشتیاق ای مه من ای متکین ای صنم لاله رخا زهر جبین ای صنم تا به تو دادم دل و دین ای صنم بر همه کس گشته یقین ای صنم من ز تو دوری نتوان نه دیگر جانم بست و صبوری نتوان نه دیگر بیا حبیبم بیا طبیبم بیا حبیبم بیا طبیبم
نەتەوەکانی چواردەورمان هەموو کاتێک پیلانی ئەوە جەڕن لە ناومان بەرن ئێمەش ئەوە هونەرەکەیان دەتوانم بڵێم وەکو خۆی ئەدای کردەوە زۆر بە جوانی دەستی ئاسپەکانیش خۆش بێت بگەڕێنەوە لای مامۆستای دەنگ زوڵات سەعیدە زرار هەموو خۆ بە قوتابخانەیە زانین ئێمە
هەر لە مێژووەوە بوو هەموو کاتێک پێشتر ئەوانی کە ئەتوانم بڵێم ئێستا نایانێنێن جێری ئاڵتوونی ئەوان بیرێت کە شانۆراوەتە کۆڵانەکان شەقامەکان گەڕەکەکان ئەو کسا دەمانە زۆرێک لە هونەرمەندەکان کە شاکارەکانیان بوومە بەجێماوە هەروە بۆ کاری خۆبەخش و دەستە جەمع بووە هیوادارین ئەو نەریتە زین و بێتەوە هیچ قەیرانێک نەتوانێت ڕامانگرێت سپاس بەردەوامن غمگین و دڵبەشی وام بڕوانە باری لێوێم غمگین و دڵبەشی وام بڕوانە باری لێوێم حەیرانی خاڵی
دەستان خۆش بێت بە خێراتنی کاک بەرزانەکەم ئەو دام نابوو لە یادەکەیە باسی بکەم سەرەتا بەرنامە چۆن گۆرانی کەوترا باوەڕتان بێت لە سەرەتاوە بۆ شوێنی بازرگانی نەکراوەوە هەر بۆ مەبەستا ئێرە بنیادنرا عاشق
بر آتش تو نشستی ما بر آتش تو نشستی ما دود شوق بر آمد بر آتش تو نشستی ما دود شوق بر آمد تو ساعتی ننشستی که آتشی بنشانی همان تو را که دیده ز خواب خمار باز نباشد تو را که دیده ز خواب خمار باز نباشد ریاضت منه شب تا سحر نخفته چه داری یارم ای دلم ای دوست کۆڵد ئێر کۆمپانیای باوەڕپێکراو بۆ دابینکردنی سیستەمی هەوای سارد و گەرمی بە پێویستی تەنها 2 ئەمپێر 2 ئەمپێر بەڵێ ئەم سیستەمە پێشکەوتووترین ئەمێری سەردەمە و چیتر خەمی زۆری کارەبات نابێت و ساردی تا 16 پلە و گەرمی تا 35 پلە بەردەست دەکات لە هەویندا تەنها پێویستی بە ئاو و کارەبایە و لە زستاندا غاز و ئاو و کارەبا بەڵام بە 2 ئەمپێر ئەم سیستەمەی کۆڵد ئێر کە جیاوازە لەوانی تر لە کاتی بوونی دیاردەی سروشتی وەک زەمین